سەرڕای ئەوەی 72 ساڵ تێپەڕ بووە بەسەر قەدەغەکردنی کۆیلایەتی لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە کەچی هێشتا 79 ملیۆن مناڵ لە سەرتاسەری جیهاندا لە هەلومەرجی مەترسیداردا کار دەکەن کە بە کۆیلایەتی مۆدێرن پۆلێن کراوە. کۆیلایەتی بە واتە کلاسیکیەکەی بە درێژایی مێژوو لەلایەن شارستانێتە جۆرە و جۆرەکانەوە بەکارهێنراوە. لە میانی 400 ساڵدا لە سەدەی 15 تا سەدەی 19 لانی کەم 13 ملیۆن کەس لەلایەن ئەوانەی بازرگانیان بە کۆیلەکانەوە دەکرد ڕفێنران و با کۆیلەکران و کارکردنی مناڵانیش لە هەلومەرجی مەترسیداردا بەپێی پێوەرەکان دەچێتە چوارچێوەی کۆیلایەتیەوە. بەپێی داتاکانی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی و سندوقی هاوکاری مناڵانی نەتەوە یەکگرتووەکان ناسراو بە یونیسێف لە سەرتاسەری جیهاندا 160 ملیۆن مناڵ کە تەمەنیان لە نێوان 5 بۆ 7 ساڵیدایە کار دەکەن. 79 ملیۆنیان لە هەلومەرجی مەترسیداردا کار دەکەن کە ئەو ڕەوشە بە کۆیلایەتی مۆدێرن پۆلێن کراوە و لە سەدا 71 ئەوانەی دووچاری کاری کۆیلایەتی مۆدێرن کراون لە ژنان و مناڵانی کچ پێکدێن. ژمارە ئەو مناڵانە لە سەرتاسەری جیهان ئەو کارە سەختەیان ئەنجامداوە لە دەیەی یەکەمی سەدەی 21 نزیکەی 170 ملیۆن و 500 هزار کەس بووە. لە 2016دا ژمارەکە کەم بۆتەوە بۆ 72 ملیۆن و 500 هزار کەس. بەڵام لەم ساڵانەی دواییدا ژمارەی ئەو مناڵانەی کار دەکەن و بە کۆیلایەتی مۆدێرن ئەژمار دەکرێت گەیشتووە تا 79 ملیۆن کەس. هەروەها مەزەندەی ئەوەش دەکرێت لە ساڵانی داهاتوودا ئەم ژمارەیە زیاتر ببێ. هاوتەریب لەگەڵەوەدا ژمارەی مناڵانی کرێکار کە لە 2016دا 151 ملیۆن و 600 هزار کەس بووە لە 2020دا گەیشتووە تا 160 ملیۆن. ئاماژە بەوەش دەدرێت ئەم ژمارەیە تا کۆتایی 2022 دەگاتە 168 ملیۆن و 900 هزار کەس. بەپێی راپۆرتی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی زۆرترین ڕێژەی مناڵانی کرێکار لە ئەفریقایە ژمارەی مناڵانی کرێکار لەو کیشوەران 92 ملیۆن و 200 هزار کەسە کە 41 ملیۆن و 200 هزاریان کاری مەترسیدار دەکەن. لەلایەکی دیکەوە مەزەندە دەکرێت لە وڵاتانی عەرەبی 1 ملیۆن و 200 هزار مناڵ کار بکەن. هەریەکە لە وڵاتانی قەرغیزستان و هندستانیش با وڵاتانی پێشەنگ بە کۆیلەکردنی مناڵان بەهۆی کارکردنەوە دادەنرێن. بە جۆرێک لە قەرغیزستان لە وەرزی پێگەشتنی پەموودا مناڵانی قوتابخانە لە چوارچەوەی پرۆژەیەکی ئابووریدا ناچار بەکارکردن دەکرێن. لە ساڵانی 2016دا بەپێی ئامارێک لەو وڵاتەدا 2 ملیۆن و 700 هزار مناڵ کاریان پێکراوە. لە هندستانیش ژمارەیەکی مەزن مناڵ لە کەرتی کشت و کاڵدا کار دەکەن و سەرچاوی بژێوی خۆیان و بەشێک لە خێزانەکانیان پێدابین دەکرێت. جگەلەوە بەشێکی زۆریان کەمی تەمەنیان دەقۆزرێتەوە تەنیا بەرامبەر بە ژەمە خواردنێک کاریان پێدەکرێت. لە وڵاتی ئێرانیش دیاردەی مناڵانی کار هەیە بەپێی داتایەکی شارەوانی تاران لە کۆی 500 مناڵ لە پایتەختی ئێرانیش مناڵێک کار دەکات. زۆرێک لەو کۆمپانیا بەناوبانگانەش کە تەنانەت هەندێکیان خۆراک بۆ مناڵان بەرهەمدێنن تۆمەتبارن بەکارکردن بە مناڵان کا کۆمپانیای بەرهەمێنانی نەستەلا یەکێکە لەوانە و هەرێک لە کۆمپانیەکانی ئەپڵ و زارا و H&Mش لەو ڕیزبەندیانەدان کە بەهۆی کرێی کەمەوە کار بە مناڵان دەکەن.